ڕوبەڕووبوونەوەکانی سوپای تورکیا و پەکەکە بەردەوامە، بەڵام ڕوبەڕووبوونەوەیەکی جیاواز لە ڕابردوو کە ئەویش زۆربوونی تەقینەوەکانە لە شار و شارۆچەکانی باکووری کوردستان. هەرچەندە پێشتر و بە تایبەتی لە دوای دەستپێکردنەوەی شەڕ و پێکدادانەکانی مانگی تەمموزی ساڵی ڕابردوو، پەکەکە شەڕی لە شاخەکان و دەوروبەری شارەکانەوە گواستەوە بە ناوەندی شارەکان. بەڵام ماوەیەکە لەگەڵ ئەو شەڕ و ڕوبەڕووبوونەوانش هاوکات تەقینەوەش زیادی کردووە. ئەو تەقینەوانش کە پەکەکە لە شارەکانی باکوور ئەنجامیان دەدا بە جۆرێکە زیاتر کاروانی هێزەکانی سوپا و جارجارش هێزەکانی پۆلیس و بنکە و بارگەکانیان دەکاتە ئامانج. لەو چوارچێوەیەدا و لە ماوەی کەمتر لە 15 ڕۆژی ڕابردوودا دوو تەقینەوەی گەورە لە ئامەد ڕوویانداوە کە یەکەمیان بۆ هۆی کوژرانی 8 سەرباز و برینداربوونی ژمارەیەکی تر و تەقینەوەی دووەمیش کە لە بەردەم بنکەیەکی سەربازی سوپای تورکیا لە ئامەد ڕوویدا بەهۆیەوە ژمارەیەک سەرباز کوژران و 47 کەسی دیکەش بریندار بوون. ئەمە جگە لەدایان تەقینەوەی بچوو. لەگەڵ ئەم پێشاتە نوێیەدا شەڕ لە ناوەندی شارەکانیش بەردەوامە و هێزەکانی پاراستنی گەل هەپەگەش ڕایانگەیان لە پارێزگای مێردین بەهۆی بۆمبی چێندرا و پێکدادانەکانی چەند ڕۆژی ڕابردووەوە 6 سەرباز کوژراون و 2 گەریلاژ لە موش شەهید بوون و گەریلایەکیش لەلایەن سوپای تورکیاوە بەدیلگیراوە. لە بەرامبەردا سوپای تورکیاش ڕایگەیاند 23 گەریلای پەکەکەیان کوشتووە لە ناوچە جێجەکانی باکووری کوردستان کە 3 گەریلایان بۆی هێرشی فڕۆکەکانی سوپای تورکیاوە بووە. هاوکات بەپێی ئاماری کۆمەڵی مافی مرۆڤی ئامەد لە ماوەی 3 مانگی ڕابردوودا بۆی پێکدادانەکانەوە 97 پۆلیس و سەرباز کوژراون و 236 سەرباز و پۆلیسیش بریندار بوون و 126 ئەندامی یەکینەکانی پاراستنی سڤیل شەهید بوون و 3 تریش بریندار بوون. هەروە کۆمەڵەکە ئەوەشی خستوەتە ڕوو 15 هاوڵاتی لەلایەن هێز ئەمنیەکانەوە کوژراون و 15 دیکەش بریندار بوون و هاوکات بۆی ئەو تەقینەوانش کەپایەکە ئەنجامی داون 5 هاوڵاتی کوژراون و 44 هاوڵاتیش بریندار بوون. لە هەمان کاتدا قەدەغی هاتوچۆ و ئۆپراسیۆنی سەربازی لەسەر بەشێک لە شار و شارۆچەکانی باکوور تا ئێستا بەردەوامە کە ئەوانیش بریتین لە شارۆچکەی نسەیبینی سەر بە پارێزگای مێردین و ناوەندی شاری شەرناخ و ناوچەی فارقینی سەر بە پارێزگای ئامەد و دوای ناوچەکانی باکووری کوردستانیش کە قەدەغی هاتوچیان تێدا ڕاگەیەندراوە بریتین لە شارۆچکەی گەڤەر و شەمزینانی سەر بە پارێزگای هەکاری. محەممەد نەجیب NRT